درباره و هلوست پارتی دموکراتی کردستان جبو بجداری نکرند هل بشارتن شش حزیران دا هر وها هجداری دان به دستالاتدارن عراق که اگر رکفتن نامه سیاسی دنابرا اداره دوله نه جبجه کرن دستور نه به جبجه کرن ویدمی پارتی اگر خوفکشاندن ش حکومت محمد شیع سودانی رادگهینیدن درباره وی که من میوانه که گوتو بشه که دیگل برز دکتر ربوار بابکی برپرس لقا ده ی پارتی دموکراتی کردستان به سوران گوتو بش دکین دکتر تو بخیراتی اف هلوست پارتی دموکراتی کردستان بو چی دوی دمیدا دوست باس کاک عباس دیاره او بڕیارەی ئەمڕۆی مەکتەبی سیاسی پارتیمان کە لە حەقیقەتدا بڕیارێکی مێژووی استراتیژی هەڵقوڵاوی داخوازی داواکاری زۆرینەی خەڵکی کوردستانە لەوەیە کە ئەو تەوەژمەی کە بیاوێ لە هەرێمی کوردستان بنکۆڵکە شەرعیەتی دامەزراوەکان لە هەرێمی کوردستان زەوت کە مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان زەوت کە ئالەو ئانوساتەدا بڕیاری مەکتەبی سیاسیمان بۆ ڕەتکردنەوەی دۆخێک کە بە بڕیارێکی نادەستوری و دامەزراوەیەکی نادەستوری بە ناوی دادگای فدراالەوە هاتۆتە پێشەوە ئێمە ئەم دۆخە ڕەتەکەینەوە ئێمە پێمان وایە کە ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان کە هێزێکین خاوەن ڕووبارێک لە خوێنی شەهیدانمان داوە و زێتر لە 7 ساڵ ئێوە تەمەنمان هەیە لەوەی لە قوربانیدان و لە هەموو کاودان و هەڵوو مەرجێکە ئێمە بەرگریمان کردووە لە هەرێمی کوردستان لەو ساتەدا واجبی نیشتیمانی وەتەنی خۆمان ئەزانین کە بەرگریەکی ڕەوا و بەرگریەکی منطقی بکەین لە هەمبەرەو تۆژمەی ڕێگەی پێ نەدەین کە هەرێمی کوردستان بنکۆڵکە قوارەی دەسووری هەرێمی کوردستان بچووک کاتەوە ئیتر لێرە بەدواوە محکمەیە کە بە ناوی فدراڵەوە نەبێتە حاکمی ڕەوای هەرێمی کوردستان هەرچیەکی بسەپێنێ بەسەر هەرێمی کوردستان بەتایبەتیش ئەگەر ئەو محکمەیەوە خۆی بێنێتە جێی دەسەڵاتی تەشریعی لە هەرێمی کوردستان لە بری پەرلەمانی کوردستان کۆمەڵێک بڕیار بدا بە ناوی بە بیانووی ئەوەی کە یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان هەموار بکاتەوە چکە خۆتان ئەزانن کە هەموارکردنەوەی یاسا بێ دەسەڵاتێکی تەشریع بکە و بە جۆرەی مادەی 115 و 121 و 117 دەستوری عێراقی ئەو دەسەڵاتە دراوە بە هەرێمی کوردستان کە مەنزومەیەک لە هەرێمی کوردستان هەبێ مەنزومەیەکی تەشریعی دەسەڵاتی تەشریعی ڕێگەی پێدراوە بە پێی دەسوور کە بارشی تەشریعی هەسێت چ لە دەرچواندنی یاسا چ لە هەموارکردنەوەی یاسا ئەوەی کە بەدیە کرێت دەسەڵاتێک یا دامەزراوەیەک بە ناوی محکمەی بە ناوی فدراڵەوە هەڵساوە لە بری دەسەڵاتی تەشریعی لە هەرێمی کوردستان لە بری پەرلەمانی کوردستان ئەو حەقی بەخۆداوە کە کۆمەڵێک گۆڕانکاری جەوهری بکە لە یاسای هەڵبژاردننی هەرێمی کوردستان کە ئەمە بۆ ئێمە بەڕاستی جێگەی نیگەرانیە و ئەو نیگەرانیە ئێمە لەوە سەرچاوی نەوەگرتووە کە خوانەخواستە ئێمە بچینە هەڵبژاردنێکەوە سەرباری ئەو دۆخی کە هاتۆتە پێشەوە دۆخێکی نادەسووری و ناهەموارە ئێمە خوانەخواستە کورسیەکانی خۆمان نێنەوە بەڵکو بگرێ ئێمە ئەزانین کە کورسیەکانی خۆشمانێنەوە چۆن لە هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستانی یەکەمی بێڕکابەر بووین ئێمە بەوەشەوە قوبوڵمان نییە ئێمە بگرە هەروەکو چۆن لە پێشتریش بە کورسیەکی جیاواسر لەگەڵ لایەنەکانی تر لە پێشنی هەلوێستێک نییە کە ترسێکی هەبێتن لە هەڵبژاردنەکانی شەشی حوزەیران هەلوێستی کە گەورەترە لەمە ئێمە ئەو ترسەی کە پارتی دیموکراتی کوردستان هەیەی بەدڵنیایەوە لێرەوە ڕای دەگەنین کە ترسێک نییە کە خوانەخواستە ئێمە پێمان وا بێ بچینە ئەم هەڵبژاردنەوە کورسی پێویستنێنی یان دەنگی پێویستنین نەخێر بەڵکو دەکرێت بڵێن ئەو هەڵوێستی ئێمە هەڵقوڵاوی خواستێکی جەماوەریە ضرورەتێکی سیاسیە بۆ ڕەتکردنەوەی ئەو تەوەژمە سیاسی کە ئێوێ هەرێمی کوردستان بنکۆڵکە کە ئێوێ مافە دەستوریەکانی کوردستان زەوتکە کە ئێوێ دامەزراوەکانی حکم لە هەرێمی کوردستان بنکۆڵکە وەکارە نەبێ و ئەوێ حاکمی ڕەوای هەرێمی کوردستان بێ و ئەوێ لە بری حکوومەت هەرێمی کوردستان و لە بری پەرلەمانی کوردستان و لە بری تەنانەت دەسەڵاتی دادوەریش لە هەرێمی کوردستان بڕیار بداوە بڕیار بسەپێنێ بەسەر هەرێمی کوردستان و بەسەر خەڵکی کوردستانە بۆیە پارتی دیموکراتی کوردستان لە سۆنگەی هەستکردنی بەرپرسیارێت ئەو بەرپرسیارەتی کە لە سەرشانێتی لە سۆنگەی هەستکردن بە التیزاماتی نیشتیمانی بە واجبێکی وەتەنی بە واجبێکی نیشتیمانی بە واجبێکی نەتەوەیی هەڵساوە بە دەرچواندنی ئەم بڕیارە ئەم بڕیانەش خۆی لە خۆی دەمانای ئەوە نییە کە ئێمە بایکۆتی هەڵبژاردنێک بایکۆتی پرۆسەیەکەکەین کە ئەم دۆخە هێناوێتە پێشەوە بەڵکو ئێمە هەموو ئەم دۆخە ڕەتەکەینەوە کە دادگای بە ناوی فدرال هێناوێتە پێشەوە کە لەوێەوە ئەوێ گورز بوەشێنێ بە هەرێمی کوردستان بەڵام لێرەوە پێیان دەڵێن بەنارەکانی ئێمە
پێیان ئەڵێن دووشتی ئێمە تاقی نەکەنەوە باشە. پارتی دیموکراتی کوردستان، یەک سەبری ئێمە تاقی نەکەنەوە، دوو ئیرادەی ئێمە تاقی نەکەنەوە چونکە شکستەیەن. زۆر باشە دکتۆر، لە هەڵبژاردنەکانی ڕابردوو پارتی هەمیشە هێزی یەکەم بۆ هەم لە عێراق هەم لە هەرێمی کوردستان، کەواتە بەبێ پارتی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان دەکرێت؟ ئێمە دۆخێکمان ڕەت کردوتەوە و پێمان وایە ئەو دۆخە ئەگەر بچێتە سەر دەرەنجامی خراپیە بێ لەسەر قەوارەی دەسووری هەرێمی کوردستان، لەسەر مافە دەسووریەکانی هەرێمی کوردستان، بۆیە ئێمە حەزەرمان لەوەیە ناچینە ئەم دۆخەوە، بەڵکو بگرێ ئەم دۆخە ئەبێ هەموار بکرێتەوە، ئەبێ ڕاست بکرێتەوە، محکەمەی فیدرال ئەبێ سنووری خۆی بزانێت، دەسەڵاتەکانی خۆی بزانێت، ناکرێ محکەمەی بەناوی فیدرال لە سەروی دەستورەوە مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستان بکە، ناکرێ محکەمەی بەناوی فیدرالەوە مامەڵەیەکی سیاسی لەگەڵ هەرێمی کوردستان بکە، ناکرێ محکەمەی بەناوی فیدرالەوە بێ خۆی بێنێتە شوێنی دەسەڵاتی تەشریعی لە هەرێمی کوردستان، ناکرێ محکەمەی بەناوی فیدرالەوە لە بری حکوومەتی عێراقیش بڕیار بدا لە چۆنیەتی مامەڵەکردن لە هەرێمی کوردستانە، ناکرێ محکەمەی بەناوی فیدرالیە و خۆی بێنێتە شوێنی کۆمیسیۆنی هەرێمی کوردستان، کۆمیسیۆنی باڵا لە هەرێمی کوردستان، ناکرێ محکەمەی فیدرالی بەناو فیدرالەوە بڕیارێک بدەر بکە، یاسایەکت بۆ هەموار بکاتەوە، سەرپەرشتی هەڵبژاردنیش بکە، لە پێشوەختەش ئەنجامەکانی خۆشی بە سیناریۆیەک ئامادەکردبێ بۆ لێدان لە ڕەوایەتی لە هەرێمی کوردستان، بۆ لێدان لەو دەستکەوت دەستوریانەی کە بە شەونەبی سەرۆک بارزانانی لە 2005ەوە بەدەست هاتوون، بۆ لێدان لە مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان. زۆر باشە دکتۆر، جەخت هەر لە پرسیارەکەم دەکەمەوە بەجددی، یعنی هەڵبژاردن بەبێ پارتی لە هەرێمی کوردستان دەکرێت، یعنی هەڵبژاردنێکی سەرکەوتوو دەبێت؟ هەموو لایەک ئەزانن چلانەکانی عێراق بێت چلانەکانی هەرێمی کوردستان ئەزانن پارتی هێز ژمارەیەکی زۆر قورسە، پارتی ئەچێتە مەعادلەیەکە ئەو مەعادلە قورسایی بەهای خۆی ئەبێ، پارتی ئەگەر پارتی نەچێتە مەعادلەیەکەوە بە دڵنیایە ئەو مەعادلە ئەو هاوکێشە هیچ بەهایەکی ئەو تۆی نابێ، بەڵام ئەوە دوجار بۆ لایەنەکان بەجی دێڵن ئەم لایەنە ئازادن لەوەی کە ئەم دۆخی کە محکەمەی بەناوی فیدرالەوە دەیەوێت گورزێک لە مافە دەستوریەکانی گەلی کوردستاندا قبولیکەن یان ڕەتیکەنەوە، بەڵام بەش بە حاڵی خۆمان بە هەستکردن بە بەرپرسیارەتی مێژووی کە لەسەر شانی ئێمەیە، ئێمە ئەو دۆخە ڕەتەکەینەوە، ناچینە نەک مەسەلە پرۆسەی هەڵبژاردن، بەڵکو ناچینە دۆخێکەوە کە پرۆسەیەکی هێناوتە پێشەوە بۆی لە ڕێی سندوقەکانی هەڵبژاردنەوە دەستکەوتە دەستوریەکانی هەرێمی کوردستان پێشە بکە. دکتۆر، کێ بە خوڵقێنەری ئەم ڕەوشە دەزانن، یاخود بڵێن پەنجەی تومەت بۆ کێ دروست دەکەن کە ئەم ڕەوشەیان دروست کرد، ئەم دووخەیان دروست کرد لە هەرێمی کوردستان؟ بێگومان شارەوە نییە ئەوەی کە لە دوای ئەوەیە کە کۆمەڵک کورسی دەستکەوێ یان دەنگەکاری زیادکە یان هەندێک کورسی بە شێوەیەکی ناڕاوە بەدەست بێنێ، لەگەڵ ئەو تەوەژمەی کە لە عێراقا بەرپا بووە کۆمەڵک هێزی میلیشیا لە پشتەوە، هەڵبەتە شاراوەش نییە دەوڵەتێکی ئەقلیمی کە لە پشت ئەم سیناریویانەیە، هەموو ئەوانە کۆبوونەتەوە، هەموو ئەوانە بوونە هێز گەلێک بۆ لێدان لە دەستکەوتە دەستوریەکانی هەرێمی کوردستان. زۆر مخابن، زۆر بەداخەوە، ڕەنگە هێزێکە بێ هێزگەلێکە بێ لە هەرێمی کوردستان، هەرچیەک بکە، هەرچیەک بەڕەوا بزانێت تەنها پێخەمەت ئەوەی کە دوو کورسی زیاتر بێنێ بە شێوەیەکی ناڕەوە و بە شێوەیە کە سیناریۆیەکی مزبەق هەبێ بۆی کە ئەم دوو کورسیانەیان بۆ زێ دەکا. بەڵام ئێمە دووپاتەکەینەوە، هەر دۆخێک کە محکەمەیەک بەناوی فیدرالەوە دروستی کرد بێ، هەر دامەزراوەیەکی نادەستوری لە عێراقا بێ پشت بەستن بە دەستوری عێراقا، بێ پشت بزن بە یاسایەکان کە اتفاقی مزبەقی هەبووە پێشتر لە نێوان حکومەتی هەرێمی کوردستان حکوومەتی عێراقا کراوە بۆ پاراستنی مافە دەستوریەکان، هەر دامەزراوێک بە هەر ناونیشانێک بێ ئەو مافانە زەوت کە بە دڵنیاییەوە ئێمە ڕەتی ئەەکەینەوە بە هەموو شێوەیەک بەرگری لە ڕەوایەتی هەرێمی کوردستانەکەین، چونکە پارتی دیموکراتی کوردستان خاوەن دۆزێکە، ئەم دۆزە دۆزی ڕەوای گەلی کوردستانە و ئەم دۆزە بە خوێنی شەهیدان هاتۆتە پێشەوە، پێویستە ئێمە بەرگری بکەین بە هەموو شێوەکە ڕێگە نەدەین هیچ تەوەژمێک، هیچ هەڵ و مەرجێک هەوڵ بدا هەرێمی کوردستان بنکۆڵکە، قەوارەی دەستوری هەرێمی کوردستان بچووکاتە ئەو شەرعیەتەی کە ئێمە لە سندوقەکانی هەڵبژاردنەوە دەستمان هێنەوە، ئەم شەرعیەتە بپارێزین، شەرعیەتی دامەزراوەکانی حکومیش لە هەرێمی کوردستان بپارێزین، بەڵکو بگرێ لە نەتیجەدا تێکرای حکومڕانیەت لە هەرێمی کوردستانە بپارێزین. ئەم هەوڵەی لاوازکردنی قەوارەی دەستوری هەرێمی کوردستان لە ناوخۆی هەرێمی کوردستانە یان لە دەرەوەی هەرێمی کوردستانە؟ زۆر مخابن
هەندێک هەوڵ هەبووە بۆ ئەوەی کە بەناوی ئەوەی کە تانە بگیرێ لە یاسای هەڵبژاردننی هەرێمی کوردستان یاخود بۆ نمونە چەند پرسێک بنە محکمەی بەناوی فدراڵەوە لەوێوە کۆمەڵێک سینناریۆ داڕژێ بۆ لێدا لە هەرێمی کوردستان و من شکم نییە گومانم نییە لەوەی کە ئەو تەوەژمەی دروست بۆیان ئەو هەوڵان و ئەو بزافانەی کە هەیە بۆ لێدا لە قوارەی دەسووری هەرێمی کوردستان بچووکردنەوەی قوارەی دەسووری هەرێمی کوردستان و زەوتکردنی مافە دەسووریەکانی هەرێمی کوردستان دەستێکی ناوخۆ و دەرەکی لە پشتە ئەگینا ئەم تەوەژمە بەو ئەندازەیە بەو قەبارەیە ناتوانێت دەست بخاتە نێو جونکەکانی دەسەڵات لە هەرێمی کوردستانەوە دەست بخاتە ناو پرۆسی حکومڕانێت لە هەرێمی کوردستان و هەوڵ بدا پرۆسی حکومڕانێت لە هەرێمی کوردستان بنکۆڵکە و تووشی تعتیل بکات. زۆر باشە دکتۆر کەواتە بەم هەلوێستەی پارتی پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستان و عێراق دەچێتە قۆناغێکی نوێ؟ بۆ بەرگریکردن لە هەرێمی کوردستان بۆ بەرگریکردن لە شەرعیەتی هەرێمی کوردستان بۆ بەرگریکردن لە مافە دەستووریەکانی هەرێمی کوردستان پارتی ئامادەیە هەموو ڕێگایەک بگرێتە بەر بۆی کە ئەم قەوارەیە ئەم مافانەی کە بەدەست هاتوون لە 2005 بە شەونخونی جەنابی سەرۆک ئێمە بیپارێزین و هەوڵ نەدرێ هیچ هێزێک کە بیەوێ گەمە یاری بە مافە دەستووریەکانی هەرێمی کوردستان بکات. زۆر باشە هۆشداریەکانی دیکەی پارتی چی دەبن یاخود بڵێن قۆناغەکانی دیکەی پارتی چی دەبن بۆ ئەوەی ئەم ڕێڕەوەکە خۆی دەڵێتن ڕاست بکاتەوە یاخود ئەو مەترسیانەی کە لەسەر قوارەی سیاسی یاخود برێن دەستوری هەرێمی کوردستان هەن پوچەڵ بکاتەوە؟ بەدڵنیایە ئەوەی کە بێوێت چاڵێک بۆ پارتی دیموکراتی کوردستان هەڵکەنێ ئەوەی بێوێت چاڵێک بۆ هەرێمی کوردستان هەڵکەنێ ئەوە خۆی تەیەکەوێ و ئەو لایەنانە ئەبێ بزانن کە پارتی هەمیشە بە دیراسەیەوە پلانی درێژخانی هەیە ڕەنگە ئێمە پلان ئەیوبیسیشمان هەبێ بەڵام هەڵبەتە ئەوە بۆ کات و ساتی خۆیان بەجێ دەڵێن سەرکردایەتی ئێمە بڕیان لەو بارەوەدا کە قۆناغەکانی دوای ئەوە چیە بێ. زۆر باشە کاک ڕێبار سەرۆک بارزانی قسەیەکی هەیە پێش ڕاپەڕینی ساڵی 1991 بۆ کۆمەڵێک پێشمەرگە گوتارێک دەخوێنێتن لە چوارچەوەی گوتارەکەیدا دەڵێت یان وەزعەکە بەعام دەگۆڕێ یان دوژمن ناچار دەبێت چۆکدا بداتن ئەم قسەیە بۆ ئێستاش دەشێتن؟ بێگومان هەموو کات جەنابی سەرۆک بارزەری تێڕوانینەکانی خوێندنەوەی ئایندەی لێەکرێ و تێڕوانینەکانی جەنابی سەرۆک بەڕاستی تێڕوانینی ئایندن و ئەو هەڵ و مەرجێک کە هەیە زۆر جار جەنابی سەرۆک بارزانی لە لێدوانەکانی پێشبینی ئەم جۆرە هەڵمەرجانەی کردو هەر لە سەردەمی نووری مالیکیەوە بگرێت تاوەکو ئێستا و ڕەنگە لە دوای ئەم حکوومەتی کە حکوومەتی شیع سوودانیە ئەم هەڵومەرجە بەردەوام بێ بە دڵنیاییەوەکو چۆن جەنابی سەرۆک فەرموویەتی کە پارتی دار بڕووە ئەم دار بڕووە نەک هەر پێخەمەت ئەوەیە کە پارتی دیموکراتی کوردستان بمێنێتە بەڵکو ئەم دار بڕوویە بۆ ئەوەیە کە پارێزگاری لە مافە دەستووریەکانی گەلی کوردستان کە بە هیچ شێوەیەک ڕێنەدا هیچ هێزێک بتوانێت یاری بە چارەنووسی خەڵکی کوردستان بکە و مافە دەستووریەکانی ئێمە زەوت بکات. زۆر باشە دکتۆر سەبارەت بە پرۆسەی سیاسی لە عێراق و بەشداریکردنی پارتی لە کابینەی محەممەد شیع ئەلسوودانی باستان لەوە کردووە ئەگەر دەستور جێبەجێ نەکرێتن ئەگەر ڕێکەوتنامە سیاسیەکەی ئیدارە دەوڵە وەکو خۆی جێبەجێ نەکرێتن ئیتر پارتی ناچارە بکشێتەوە لە کابینەی محەممەد شیع ئەلسوودانی پارتی هیچ سەقفێکی زەمەنی داناوە بۆ جێبەجێکردنی ئەم مەرجانە؟ کاگە بەس خۆی شەراکەت لەسەر چێوە سەرچاواگرێت لەوەیە کە یاد ئەبێ ڕێککەوتنێکە بیان ئەبێ لێک تێگەیشتێک یان ئەبێ دەسوورێکە بێ کۆمان کاتەوە ئێمە بە دەسوور کردمان لەگەڵ حکوومەتی عێراق ئەمان پاشەکشیان لێ کرد بە ئیتیفاقی سیاسی کردمان لەگەڵ حکوومەتی عێراق ئەمان پاشەکشیان لێ کرد بە لێک تێگەیشتنی سیاسی کردمان ئەمان پاشەکشیان لێ کرد بە تەحالفی استراتیژی کردمان تەحالفی ئیدارەی دەوڵەت یەشێکە لە تەحالف استراتیژیەکان پاشەکشیان لێ کرد ئێمە بە داڕشتنی بەرنمەیەکی حکومڕانیەت بۆ شیع سوودانی کە مافە دەستوریەکانی خەڵکی کوردستانمان لەوێ جێگرتەوەمان پاشەکشیان لێ کرد ئادە پێم بڵێ لەسەر چ بنامەک ئێمە شەراکەت بکەین لەگەڵەوەن لە کاتێکدا کە ئێمە بە هەموو وەسیلەیەک بە هەموو ئامرازێکی ڕەوا و دەستوری و قانونی هاتوونەتە پێش بۆی کە ئەم شەراکەتە دروست بێ و کێشەکانی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق لەسەر بنەمای دەستور چارەسەر بێ بەڵام ئەمان پاشەکشەی لێ دەکەن نەک تەنها پاشەکشەی لێکەن بەڵکو هەر دەرفەتێکە دۆزنەوە بۆی کە گورزێک بۆشێنن بە هەرێمی کوردستان بۆیە ئەم سیاسەتی ئێمە یان ئەم بڕیارانەی ئێمە بەڕاستی مسجێکی ڕوونە بۆ دەسەڵاتدارانی حکوومەتی عێراق و ئەوانەشی کە لە پشت دەسەڵاتدارانی حکوومەتی عێراقن کە چیتر هەوڵ نەدەن دەست بخەنە نێو کاروباری هەرێمی کوردستان و جونگەکانی دەسەڵات لە هەرێمی کوردستان زەوت نەکەن مافەکانی خەڵکی کوردستانە زەوت نەکەن چونکە ئێمە ڕازی نابین بەڵکو بگرە ئەوەی کە بزانین کە دۆخەکە هەموار بکە بیکەین بە دڵنیاییەوە بێ دوو دڵی ئێمە ئامادەین بۆ هەر بڕیارێک
کە ببێتە مای ئەوەی پاراستنی قوارەی دەسووری هەرێمی کوردستان و مافەکانی دەسووری کوردستان گەرنتە بکرێت. زۆر باشە دکتۆر ڕێبار بابکەی بەرپرسێ لە قادە پارتی دموکراتی کوردستان لە سۆران گەلمە و گەلێکی سوپاس دکتۆرین هەر هەبن.